ئینشەڵڵا دەرسی زۆری لێ وەرەگرین هەموو هەنگاوێکی نەسیحەتێک و ئامۆژگاریەکە بۆ ئێمە هەر هەمووی نازانم باسی چی بکەم هەنگاو بە هەنگاو ئەم گریانی جەناب بوو بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکە کە دەیەها کەس هەن تۆمەت و جۆرێک لە تەشیر و لەوە ئەخەنە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتایبەتی باسێک لە هێنانی ئەم خێزانەی بکەیت جەناب زۆر گرنگ بووە کاکە گیان زۆر گرنگ بووە کاتێکە خۆمان پرچەک بکەین بەم کاتێ سەبری پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر دایکە عایشە کاتێکە چەندە یەک مانگ تەحمولی کردووە یەک قسەی نەکردووە یەک قسەی بەلە یەک قسەی نەکردووە ئەنجا سەبری باوک و دایکی حەزرەتی عایشە ڕەزای خوا لێبێت چەند سەبریان گرتووە مەبەست کاتی ئەو تۆمەتێک کە خەنە پاڵی کە منافقەکانی خەنە پاڵی بەڵێ ئەو کە عەبدوڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول ئەم هینە بڵاوە کاتەوانی ئەم بوختانە بڵاوە کاتەوە ئەنجا بەس لە ئارامگری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ بکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر سەرم سوڕماوە لە ئارامگری ئینسانێک بووە چەند بە ئارام بووە بێ ئێمە ژاوە ئارام بگرین